لەسی ڕادیۆی دەنگی گەل دەبن. سڵاوتان لەبێ هەواڵەکانم کاتژمێرەتان پێشکەشەکەین. پارێزەرانی نووسنگە یاسایی سەدە بن بەسی دیدار لەگەڵ ڕێبەر ئۆجەلان کە ماوەکی زۆرە زانێرێکیان لەو بارەی بەردەستنیە داواکارێکی نوێیان پێشکەش کردووە. پارێزەرانی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان لە زیندانی ئیمرالی جۆری ئێفی زیندانی و ماوەی 34 مانگە هیچ زانێرێک لەو بارەیەوە نییە و داوای چاوپێکەوتنی نوێیان لە سەرۆکاتی داواکاری گشتی بۆرسا و بەڕێبەرایەتی زیندانی ئیمرالی کردووە. داواکاریەکە لەلایەن پارێزەرانی نووسنگە یاسایی سەدە ڕازیە ئوستورێک ڕێزانسانی جافاق ئوزگور ئەرۆڵ و مەسڵم دێنج پێشکەشکرا هەروەها پارێزەران بۆ دیدار لەگەڵ سێ زیندانێکی دیکە کە عومەر خێری کۆنان حامڵ یاڵدرمەوەی ساکتاش کە لە ئێمرالی بە هەمان شێوە زیندانی کراون داواکاریان پێشکەش کردووە. داواکاری دیدار و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵ و پارێزەرانی ڕێبەر ئۆجەلان و سێ زیندانێکی دیکە بە بیانووی سزای دیسپلین هەموو جارێک ڕەت دەکرێتەوە دەسەڵاتی دادوەری ژماری دۆسەی پێویست بە سزای دیسپلین ڕاناگەێنێت. لە درێژەی کار و چالاکیەکان بە ئازادی جەستی ڕێبەر ئۆجەلان مانگرتنی زیندانانی سیاسی لە تورکیا باکووری کوردستاندا لە 39مین ڕۆژدا بەردەوامە. زیندانانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چوارچێ هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن ڕاگەیاندووە. چالاکیەکە لە ڕۆژی 39میندا بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دووهەم وەک بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کوورد دەستی پێکرد و پڕیارە تاوەکو 15 شوباتی ئەمساڵ بەردەوام بێت. شەوی ڕابردوو چەند چەکدارێکی نەناسرا و چەند هێرشێکی چەکداریان بۆ سەر بارەگا و بازگەکانی هێزەکانی سوورەی دموکرات قەسەدا ئەنجامداوە لە ئاکامدا دووشەڕوان بریندار بوون. میدیاکانی ڕۆژهەڵاتی ببورن میدیاکانی ڕۆژاوی کوردستان بڵاو کردووە شەوی ڕابردوو بە چەکی یاسایی و ئاربیجی لەلایەن چەند چەکدارێکی نەناسرا و هێرشکراوەتی سەر بارەگا قەسەدا لە گەڕێکی ئەلتووە لە شارچکەی زیبانی سەر بە دێرزور ئەمەژە بۆ شکراوە هێرشەکانی دیکە بارەگاکانی هێزەکانی سوورەی دموکراتیان لە شارچکەکانی شەحێل و ئەلبەسیرە و ئەلکەسار لە گوندەواری ڕۆژهەڵاتی دەرزور کردوتە ئامانج و ئەمەش بۆتە هۆی برینداربوونی دوو شەڕوان هێزەکانی سوورەی دموکرات قەسەدا. ئەوەشیان نووسیوە شەڕوانانی قەسەدا گەڕانێکی سەربازی ئەنجام داوە و بربەستی لەو ناوچانەدانا و پێکدادانێکی تێدا ڕوویداوە و گەمارەوەیەکی ئەمنیان بەسەر و شارچکانەدانا بۆ گەڕان بە دوای هێرشبەرەکاندا. بەبێ ئیدانەکردنی هێرشەکانی دەوڵەتی تورک سندیکایە پیشەیەکان و کۆمەڵە مەدەنیەکانی ئیدانی هێرشە درۆینەکانی سەرهەرێمی کوردستان دەکەن. حاکم ئازاد لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا دەڵێ حکوومەتی عێراق بەرپرسە لە تێکدانی ئارامی سەقامگیری کوردستان بۆی پێی سەرەگیری بکرێت لە هێز و گروپە میلیشیاکان. بەتوندی هێرشە ناڕەواکانی سەرهەرێمی کوردستان محکوم دەکەن لەگەڵ تونبوونی ململانەی هەرێمایەتی و نێودەوڵەتی و دروستبوونی شەڕ و ناسەقامگیری لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەداخەوە ماوەیەکە نەیارانی نیشتیمان و هەرێمی کوردستان بە شێوازی جۆراوجۆری سیاسی و دارایی و تاڕادەی گەیشتن بە هێرشی ناڕاستەوخۆ و ڕاستەوخۆ بە درۆن بۆ سەفرۆخانەکان و بارەگاکانی هێزی پێشمەرگەی کوردستان کراوەتە ئامانج. لە کاتێکدا سەرکۆنەی ئەو هێرشە درندانە و شارە سیاسیانە دەکەین بۆ سەرهەرێمی کوردستان هاوکات تەواوی بەرپرسیارەتی پارێزگاریکردن دەخەینە ئەستۆی حکوومەتی ئیتحادی بۆ ڕێگرتن لەم هێرشانە و کۆنتڕۆلکردنی داواکارین حکوومەتی عێراق ئەو میلیشیا سەکدارکراوانە لە گۆڕەپانی سەربازی عێراق دوور بخاتەوە و لێکۆڵینەوەی جدی بکات لەم ڕووداوانە. ئێمە وەکو یەکچەتی و ئۆرگانەکانی کۆمەڵگەی مەدەنی و سەندیکا پیشەیەکان داواکارین لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و باڵۆزخانە و قوسڵخانەکان و هێزەکانی یاوپەیمانان لە دژی ئەم هێرشە دژمنکارانەی دەکرێتە سەرهەرێمی کوردستان بێنە دەنگ و پاڵپشتی و یارمەتی هەرێمی کوردستان بدەن بۆ خۆپاراستن لەم هێرشانە. ماوەی 72 ڕۆژە سلێمان ئەحمەد ڕۆژنامەوان و هەواسازی ئاژانسی ڕۆشنویست لەلایەن پارتی دموکراتی کوردستان و لە دەروازەی فێشخابوور
دەستگیر کراوە تا ئێستا بێسەر و شوێنە. پارتی دموکراتی کوردستانی ئامادەنی هی زانێرێک لەسەر ئەو ڕۆژنامە نووسە بە پارێزەرەکانی بدا. نەریمان ئەحمەدێکێک لە ئەندامانی تیمی پارێزەرانی سلێمان ئەحمەد بە ڕۆژنووسێ گوتووە لە کاتی ڕفاندنی سلێمان ئەحمەدەوە هەوڵ دەدەین ببینین و دۆسێکی بخوێنینەوە. سەردانی ئاسایشی گشتی لە دۆکمان کردووە سەرەتا بە بیانوێی کە لەوێنیە ڕێگریان لێکردوین هەرچەندە دڵنیا بووین کە لەوێ و زانیاریمان هەبووە لە چ شوێنەکە لە ناو ئاسایشی دۆکدا دواتر وتیان لەژێر لێکۆڵینەوە ناتوانن بیبینن و باسییان لەوە کردووە لە ڕێگەی سەرچاوی خۆیانەوە زانیاریان پێگەشتووە کە کەیسەکە لە ژێردەستی دەستگای پاراستنە وەکو تیمێکیش لە هەوڵەکانیان بەردەوام دەبن و هەموو هەوڵێکی خۆیان دەخەنەگەر. هەڵگورد بناری ڕۆژنامەوان لە شاری سلێمانی لەبارەی ئازادی ڕادەربڕین لە باشووری کوردستانەوە دەڵێت دەسەڵات بۆ بێدەنگکردنی ڕۆژنامەنووسان بەرتیلیان پێدەدا یان ئەشکەنجە و تیرۆریان دەکە هەر لایەنێ بۆ بانگەشێڵ بژاردن ئازادی ڕادەربڕین بەکاردێنی و دەڵێ دەستی سیاسی لە ناو دادگاکاندا زاڵە. لە ماوەکانی ڕابردوودا یان ڕۆژنامە سەر هەر کۆمنتێک بە ئازادی خۆی بنووسێت لە تۆڕ کۆمەڵاتی فەیسبوکدا یا خۆ لێکۆڵینەوە بکات لە بابەتێکدا یا خۆ لەسەر کەیسێک بەدەداچوون بکات کای ڕۆژنامەی خۆی ئەنجام بدات چونکە تەماشاکەین لە ماوەکانی ڕابردوودا لەسەر نووسینی راپۆرتێک لەسەر ئامادەکردنی راپۆرتێک لەسەر بابەتێکی بەڵاوکراوی ڕۆژنامەنووسە بۆ تیرۆر کراوە ڕۆژنامەنووسە فرێنراوە ئەشکەنجە دراوە دەتوانین بڵێن لەژێر ئەشکەنجەدا گیانی دەستداوە شەهید بووە چەندی شەیدی ڕۆژنامەنووسمان هەیە دەتوانین بڵێن لە دوای 2000ەکانەوە تاوەکو ئێستا چونکە لە ماوەکانی ڕابردوودا ئەگەر دیقەت بدەین ئێمە حکوومەتێکی ئیقلیمیمان هەیە حکوومەتی هەرێمی کوردستانمان هەیە ئەوەندەی لە سەردەمی حکوومەتی هەرێمی کوردستاندا ڕۆژنامەنووس سەرکوت کراوە لە ماوەکانی ڕابردوودا هیچ ینی ئەوەندە نەبووە بەڕاستی. تەماشا دەکەین ڕۆژنامەنووسان ینی بۆ ئامادەکردنی راپۆرتێک چەندین زەحمەتی دەکێشن بەڵام لە پاش ئەنجامدانی راپۆرتەکە و بڵاوکردنەوەی راپۆرتەکە ئاشکەژە دەدرێن ئیهانە دەکرێن پەیوەندی تەلەفۆنیان پێوە دەکرێت. هەوڵاتیانی سنووری شارەدەی خەلەکان هاوشەوەی دوو ڕۆژی ڕابردوو بەردەوامن لەگەربوون و ناڕزایەتی دەربڕین و ڕێگای سەرەکی ناوان سلێمانی و هەولێریان بەڕووی بار هەڵگرەکاندا داخستووە. ئێمە وەکو خەڵکی دۆڵی خەلەکان کە نزیکەی لە 17 گوند پێک دێ لێرە کەوبوونەتەوە بە مەبەستی داواکاری چاکردنی کارەبامان و هەروەها خراپی خزمەتگوزاری ڕێگاوبانمان کە بۆتە هۆی گیان لە دەستدانی زۆربەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە بە شێوازێکی زۆر خراپ بجادەکە دروست کراوە و هەروەها بۆتەوەی کە قوربانیشی زۆری لێ بکرێتەوە و چەندین حادیسە ڕوودای هاتووی تێدا ڕووبدا وەروەها بە سەبارەت بە نەبوونی کارەباش من وەکو گەنجێک لەوەتەی کە بەبیرم دێ لە 2014ەوە تا ئێستا چەندین جار خۆپشاندانمان کردووە هەتاوەکو ئێستا بەرداوامین هەموو ساڵێک 2 جار خۆپشاندانەکان بەردەوام بوون 2 جار ڕێگامان گرتووە چەندین جار بەرپرسانی باڵای حیزب و مدیر ناحیە و قایمقامەکانمان ئاگادار کردەوە بەڵام تا ئێستا بەدەم داواکاریەکانمان ناهاتوون بۆیە داواکارم لە سەرکردەکانی باڵای حیزب و سەرکردەکانی سنووری سەوز داواکاریەکانمان جێبەجێ خاڵەکانتان پێشکەشکرا هەر شاد بن.